یارە ئێمە لە ڕێکخراوی گزنگی شارە زۆر بەردەوامی لە خزمەتکردنی سنوورەکە بە شێوەیەکی گشتی، بەڵام ئاماجمان لەکردنەوەی ئەم خولە کە خولی نەهێشتنی نەخوێنەواری بۆ هەردوو ڕەکەس بوو، بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشیە خوشکان بەدەمانە هاتن لە تەمەنی 40 ساڵ بەرەوسەر بە گەرموگوڕیەوە حەز و شەوقێکی باش هاتوون. ئێمە ئەم خولانەکە ئیکەین و ئەم کارانەکە ئیکەین بۆ نییە لە چالاکی لە پێناو چالاکیا بکەین. ئامانجی سەرەکیمان ئەوەیە کەمانوێ خەڵک پێ بگەین، خەڵک پەروەردە بکەین بۆی بتوان خزمەتی سنوورەکەی خۆیان بکەن. ئێستامانی کە بەشدار بوون لەم خولی نەهێشتنی نەخوێنەوەرە 17 خوشکن ئەلحەمدولیلا گورج و گۆڵن لە کاتی خۆیان دێن. چەندە پێویستمان بە پیتەکانی ئەوە زیاتر پێویستیشمانەوەی بە شمارەکان تاوەکو بیناسین. حەز و ئارەزوویەکی خۆم و پێم خۆش و هەنێک خۆناواری هەنێ بۆ نمونە ڕقەمی مۆبایلێک شتێک کە لێم ئاسیە بێت لەما شارەزایی پیاکەم و فێر بۆیە هاتم بۆم خولە داوا ینی هەوڵ بدەم زیاتر تێگەیم لەم دەرز و دەور. وەڵای سوودی ئەوەیە کە ئێمە تێگەین لە خۆنەواری تێگەین بۆ نمونە لە شوێنێک گەرەکمانوێ ڕقەمێکی مۆبایل یان شتێک لێ بدەین ئاسانکاریەکمان بۆکە و تێگەینی ئەتوانین خۆمان بەنی خۆمان بیکەین. وەڵی کە تر لێرەش و لە ماڵیشەوە هەوڵە دەم مناڵەکانیشم یارمەتی مەدەن کە چۆن و چۆن تێمەگەیەن خۆشم ئەینووسم و ئیتر تێگەین. بەڵێ زۆر دڵم لەسەرەتی و هیوایە داریشم ئەوەیشی پێ خۆشە و حەز دەکات بێت هیچ عیب نییە. یەکەم ئاواتم کاتێک کە ماڵمان لە لادێ و هاتە شارەوە ئەو کاتەوە کویسەنەوە خەڵک حەزی لە جارێ ڕێیان بە کچ هەر نەیەدا زۆر بخوێن تاکە ئاواتمەوە کە من بخوێن و بوومەشتێ زۆر ئاواتم و بەس ئیتر وەرەقەی نەقلی منیان نەهاوردی کوڕەکانیان ناوری منیان ناوی تر بۆ بۆنیەوە من دواکەوتم نەخواند. پەیام ئەوەیە کە گەینە تەمەنی ئێمە ئەو کاتە بیرەکەن و کە ینی خۆنەواری کە شتێکی بە سوودە کە دەستبەرداریەوە داوایان لەکەم کەس دەستبەرداری خۆنەواری نیە تا ئەگەیتە نەتیجەی خۆی. زۆربەی زۆریان ئاسیان باشە، هەندێکیان تا ڕادەیەک پێویستیان بە یارمەتیدان و دەستگرتنە، هەندێکی تریشیان بەخۆیان باشترن، دەرزەکەشیان تا ڕاستێ ڕادەیەک زۆر بە ئارەزوو حەزی خۆیان هاتوون، دەرزەکانیان زۆر لە ئاسایی و خۆشە، زیاتر توانای فێربوونیان زیاترە. الحەمدولیلا هەندێکیان پێویستیانە بە زیاتر هەیە، هەندێکیان هەر خوێنەواریان هیچ نییە و قەڵەمیان تا ئێستا نەگرتووە بەدەستیان و ئەوان تەوێت یارمەتێکیان بدەین تاوەکو فێری هەموو ژمارەکانیان بکەین. سەر لە سفر و دەستمان پێکردووە تا ژمارە 9 بەردەوام بووین.